تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. صم بكم عمي فهم لا يرجعون. ئەوانە کەڕ و لاڵ و کوێرن لە ئاستی حەق و ڕاستیدا و ناشگەڕێنەوە بۆ سەر هیدایەت. صم بكم عمي فهم لا يعقلون. ئەوانە کەڕ و لاڵ و کوێرن و ژیری و هۆشمەندیان لەدەست داوە. ئەم دوو ئاەتە یەکێکیان تایبەتە بە دووڕوەکان و ئەوی دیڕووی لە کافرانە. وەکو دەبینرێت لێرەدا لە بابەتەکانی وەک ڕق و گۆشەنیگا و بیری ناحەقیدا دووڕوان و کافران وەکو یەک و لەسەر هەمان هێڵ وەک کەڕ و کوێر و لاڵ مامەڵەیان لەگەڵ دەکرێت. بەڵام فەزلەکەی ئاەتەکان جیاوازن، لە یەکێکیاندا نەدۆزینەوەی فیترەتی ئەسلی و حاڵەتی پێشتر و لەوی دیکەیشیاندا بەکارنەهێنانی عەقڵ بوونی هەیە. ئەو شتانەی کە لە خاڵی هاوبەشی کوێریەتی و کەڕیەتی و لاڵیەتیدا کۆیان دەکاتەوە بریتین لە سوود وەرنەگرتن لەو کتێبی گەردوونەی کە وەکو پێشانگایەک لە پێناوی دۆزینەوەی بەدیهێنەری مەزندا خراوەتە بەردەستیان، نەکردنی لێکدانەوەی باش بۆ ڕووداوەکان، گوێنەگرتن بۆ کتێبە پیرۆزەکان، گوێنەگرتن بۆ دەنجی ویژدان. ئەگەر ئەوان بیان توانیایە ئەم بابەتانە بەباشی بەکار بهێنن بە وێنەی ئیمانداران لە دڵەوە لا ئیلاهە ئیلا اللهیان دەوت و ژیری خۆیان بەکار دەهێنا و دەگەڕانەوە بۆ فیترەتی ئەسلیان و ژیانیان لە سایەی دەستور و فەرمان و نەهیەکانی خواوەندا بەسەر دەبرد. بەڵێ ئەوان کەڕن، چونکە لە کاتێکدا کە هەموو شتێکی ناوگەردوون بە زمانی تایبەتی خۆی ئاماژە بۆ خوای گەورە دەکات، ئەوان ئەم زایەڵەیە نابیستن، لاڵن، چونکە دان نانێن بەو شتەدا کە ویژدانیان هەستی پێدەکات. کوێرن، چونکە ئەو ڕێگەیانە نابینن کە بۆ بوون و یەکتایی خوای گەورە دەڕۆن. هەرچی فەزلەکەکانیشە سەبارەت بە کافران دەوترێت لا یعقیلونە، خۆی لە خۆیدا ئەگەر بیریان بکردایەتەوە بیان توانیایە بیر بکەنەوە بە ئاسانی دەیانتوانی ئەو ڕێگەیانە بدۆزنەوە کە بە ئیمان دەگەن. ئەوە تا کافرە سەرسەخت و کەل لە ڕەخەکانی مەکە، ئەوانەی کە چەندەها ستەمیان لە پێغەمبەر و هاوڵەکانی کرد، کاتێک مسلمانانیان لە نزیکەوە ناسی دەمارگیریەکەی جارانیان واز دەهێنا و ڕوویان لە حەق کرد و وتیان ئێمە دووچاری هەڵەیەکی مێژوویی بووین. بەڵێ گەیشتنی کافران بەم خاڵە تا ئەندازەیەکی زۆر وابەستەی بیرکردنەوە و بەگەرخستنی عەقڵیانە. لەبەر ئەوە قورئان باسی ئەوان بەلا یعقیلونە کۆتایی پێدەهێنێت. بەڵام سەبارەت بە دووڕوەکان قورئان دەفەرمێت مذبذبين بين ذلك لا إله هؤلاء ولا إله هؤلاء. واتە تاوێک لێرە و تاوێک لەوێن و لە پاڵنووری چاودا لە تیشتی شعور و ئیدراکیش بێبەشن. جگە لەمە چونکە ئەوان هەمیشە لە خولگەی دنیادا دەژین، هەردەم حەزیان بەوەیە ژیانێکی خۆش و بەچێژ بەسەر برن. ئیمان و کوفر جیاوازیەکی زۆری بۆ ئەوان نییە. هەلومەرجەکانی ژیان لەکوێ باشتر بن و لەکوێ باشتر بتوانن پاڵ بدەنەوە و خۆشگوزەرانانە بژین ئەوێ هەڵدەبژێرن. لەبەر ئەوە ئەگەر بە پێویستی بزانن دەچن بۆ مزگەوت و نوێژیش دەکەن و بەپێی ناوەڕۆکی ئاەتی وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراءون الناس ولا يذكرون الله إلا قليلا. تەمبەڵانە و بەمەبەستی نیشاندان نوێژ دەکەن، کەواتە ئەوان لە ڕوویەکەوە لەسەر هێڵێکی ئیسلامی ژیانیان دەگوزەرێن و لە دوای پێغەمبەری خواوە جێگە دەگرن، بەڵام چاویان سەر ڕای بینین کوێرە و ویژدانیان ڕەشە و بیریان بێ ئیمانە و هەرگیز سەمیمی نین. کەواتە گەورەترین بەدبەختی ئەوان ئەوەیە کە سەمیمی نین.
سەبارەت بەم جۆرە کەسانە قورئان دەفەرمێت لا يرجعون لە سوورەتی المنافقونیشدا فەزلەکەکانی وەک لا يعلمون و لا يفقهون بوونیان هەیە. سەبارەت بەمان ناوترێت لا يعقلون لا يتفكرون چونکە ئەم سیفەتانە تایبەتن بە بێباوەڕان. وبشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم جنات تجري من تحتها الأنهار كلما رزقوا منها من ثمرة رزقا قالوا هذا الذي رزقنا من قبل وأتوا به متشابها ولهم فيها أزواج مطهرة وهم فيها خالدون. بەوانەی کە باوەڕیان هێناوە و ئاکار چاکن مژدە بدە. باخاتێکی وەیان دەبێت کە چەندەها جۆباریان بەبەردا دەڕوات. هەر کاتێک لە میوە و بەرهەمێکی ئەو باخانەیان بۆ دەهێنن دەڵێن ئێستا لەوەتان هێنا تاوێک لەمە و پێش خواردمان هەر دەیهێنین و لە یەکتریش دەچن. هەروەها لەوێدا هاوسەرانی پاک و بێگەردیان بۆ ئامادە کراوە. ئەو بەختەوەرانە ژیانی هەمیشەیی و نەبراوە لەو بەهەشتەدا دەبەنە سەر. بەندی وأتوا به متشابها. ناو ئاەتە پیرۆزەکە ئاماژە بۆ هاوشێوەی نیعمەت و لوتف و مەسەریەتەکان دەکات. بەڕای بەدیع الزەمان نیعمەتە توێنراوەکان دەکرێت هەم لوتفەکانی ئەم دنیا بن و هەم دەگونجێت لوتفەکانی ئەو دنیا بن. بۆ نمونە مرۆڤ لە دنیادا دەڵێت ئەلحەمدولیللا لەوێ لە شێوەی میوەیەکی بەهەشدا دەیبینێتەوە. واتە هەموو تەکبیر و تەهلیل و تەسبیحێکی ئێرە چەشنی تۆوێکی وەشێنرا و لە ئاخیرەتدا نیعمەتە جۆرا و جۆرەکانی بەهەشت دەگرێت. بەڵام لێرەدا خاڵێکەیە ئەویش ئەوەیە کە ئێمە بە تەواوەتی لە پەیوەندی نێوان ئەم دووشتە تێناگەین. لە بنەڕەتدا لەبەر ئەوەی ئێمە لە بازنەی هۆکارەکاندا متاڵەی هەموو شتێک دەکەین لە پێکێنان و شیکردنەوەکانماندا تا ئەندازەیەکی دیاریکراو ناتوانین لە ژێر کاریگەری هۆکارەکان دەربچین. لە حاڵێکدا لەم دنیایەشدا و لە بازنەی هۆکارەکاندا شتانی وەها ڕوودەدەن کە هاوشێوەی حەقیقەتی ناو ئاەتە پیرۆزەکە پیشانی مرۆڤ دەدەن. بۆ نمونە ئێمە هەرگیز گەنممان نەچاندووە و جۆ بدورینەوە لە کاتێکدا هەردووچیان بە نزیکەیی لە هەمان ڕەگەزن. نەشبینراوە لە درەختی سێ و هەرمێ بچنینەوە. بە هەمان جۆر لە ڕەزی ترێ هەنجیر کۆنەکراوەتەوە. کاتێک وەحی بۆ پێغەمبەرمان دەهات ئەو سەرجەم ئەو شتانە تێدەگەیشت کە جیبریل دەیوتن، بەڵام ئەوانەی چواردەوری گوێیان لە هیچ نەدەبوو یان نازڵبوونی خوای گەورە بۆ ئاسمانی دنیا لە سەیەکی کۆتایی شەودا. ئایا دەتوانین بڵین کە لە چوارچێوەی هۆکارەکان و پرەنسیپی هۆ بە هۆکراوەکاندا توانای تێگەیشتنمان لەم بابەتانە و هاوشێوەکانیان هەیە؟ بەڵێ، وەکو ئیمامی غەزالی دەفەرموێت ئێمە ناتوانین لەم دنیایەدا زۆر بەباشی بە عەقلی مەعاش لەو بابەتانە تێبگەین کە ڕەهەندی عوقباییان هەیە، بەڵام لەبەر ئەوەی لە ئاخیرەتدا بە عەقلی مەعاد پڕچەک دەکرێن و هەموو شتێکیش لە چوارچێوەی یاسا مێتافیزیکیەکاندا دەگوزارێت، ئەو کات لە پەیوەندی نێوان وتنی سوبحان الله و خواردنی میوەی بەهەشت تێدەگەین و بەڕوونی پەیوەندی نێوان هۆکار و ئەنجامی کردارەکانی ئێرە و پاداشتەکانی ئەوێ دەبینین. بەڵێ، لەو جیهانەدا چیدی یاسا فیزیاییەکان دەست بەکار نین. بۆ نمونە بە گوێرەی فەرمایشتی پێیانبەرمان نوێژەکانمان دەبێت بە هاوڕێ و هاودەممان لە گۆڕدا. بە هەمان جۆر کەس هەیە دەتوانێت لە هەر هەش دەرگاکەی بەهەشتەوە بچێتە ژوورەوە. قورئان بەرجەستە دەبێت و شەفاعەت بۆ خوێنەرەکانی دەکات. بابینە سەر ئاەتەکە. بەڕای فەخرەدینی ڕازی ئەم جۆرە نمونانەی قورئان لە پێناو تێگەیشتنی باشتری عەقلی مرۆڤە لە بابەتەکان. ئەمە شتێکی سەیر و ڕێتێنەچوو نییە. هەرچی ماهیەتی ئاسڵی شتەکەیشە ئەوە هاوڕێ لەگەڵ هێڵە گشتیەکانیدا لە ئاخیرەتدا دەردەکەوێت و
ئەو ئیماندارانەی کە کردداری چاکە ئەنجام دەدەن کاتێک نیعمەتەکانی بەهەشتیان پێشکەش دەکرێت دەڵێن ئەمانە لەوانەی دنیا یان لەوانەی بەهەشت دەچن کە تۆزێک پێش ئێستا پێشکەشمان کران. بەڵێ، هەموو نیعمەتێک یان پاداشتی کردەوەیەک یان بەرجەستەبوونی ئەو پاداشتە یاخود لوتفە سەردەمیەکانی ئەوێ بریتین لە سەوزبوون و گەشەکردنی ناوک و تۆوی کردەوەکان، هەروەک چۆن لە دنیادا ناوک و تۆوەکان سەوز دەبن و بەرووبووم دەگرن. لەمڕۆوە ئەم دوانە لە یەکتر دەچن، بەڵام لە ڕوانگەی بەهەشتەوە دنیایەک جیاوازی لە نێوانیاندا هەیە، چونکە یەکێکیان تۆوی حیکمەت و ئەوی تریان میوەی قودرەتە، یەکێکیان ڕەنجی سەردەمیە و بێگەردە، ئەوی تریان ڕاگوزەر و خاوەن قودرەتە، یەکێکیان ڕەهەندی چێژی معنەوی هەیە، ئەوی دیان ڕەهەندی چێژی جەستەیی هەیە، یەکێکیان ئیحسانێکە لە ئاستی عین اليەقیندا، ئەوی تریان لوتفی ڕەحمانیە لە بوتکەی حەق اليەقیندا.